بەپێی زانستی ئابووری هەموو قەیرانێکی دارایی لە هەر شوێنێکدا بێت کاریگەریەکی ڕاستەوخۆ دروست دەکات لەسەر ویستی خەڵک بۆ کڕینی شمەک هەم لە ڕووی ژمارە و هەم لە ڕووی جۆرەوە. هەرێمی کوردستانی چەند ساڵێکە بە قەیرانی داراییدا تێدەپەڕێت و فرۆشیارەکان بەس لەوە دەکەن ویستی خەڵک لەسەر شمەکەکانیان گۆڕاوە. یەکێک لەو شمەکانی هەموو هەوڵاتیەک بەکاری دەهێنێت و دەیکڕێت مۆبایل و ئامێرەکانی پەیوەندیە. فرۆشیارانی مۆبایل باز لەوە دەکەن جیاواز لە جاران ئێستا خەڵک کەمتر مۆبایل دەکڕن و دەگۆڕن و گەربشی کڕن هەوڵی کڕینی مۆبایل لە هەرزانەکان دەدەن. سەبوون ینی پێشتر خەڵکە بازار باش بوو تقریبا 500 جاری 2012 بۆ تقریبا 14 بازار زۆر باش بوو. خەڵک معاملەی ناکە ینی خەڵک پارەی پێ بوو ئاهاتە بازار شتێک کڕی ینی نەک بگرێت مۆبایلی هەموو بازار ینی لە هەموو شوێنەکان خواردن پۆشاک هەموو شوێنێک بازار باش بوو. بەڵام ئێستا لە دوای قەیرانوشتەوە نەخێ بە هیچ شوەیەک بازار باش نەبوو. لە کاتێکدا بۆ پرۆسەی هاوسەرگیری لە نزیکی کۆمەڵگەی هەرێمی کوردستاندا پێویستە ئاڵتون بکردرێت زەڕەنگەرەکانی شاری سلێمانی باز لەوە دەکەن ئەو برە ئاڵتونەی کە هەوڵاتیان دەیکڕن لە کاتی پرۆسەی هاوسەرگیریدا بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردووە. جاران ئەنی لای خواروەکەی لە 15 مسقال بوو لە 20 و 25 بە زۆری 20 بۆ 25 مسقالیانە کرد تا 40 مسقال تا خەڵکیش هەبووە خەڵکەیە مەسەن تا 100 مسقال ئاڵتونی کردوانە. ئێستش هەر تاک هەیە مەسەن نسبەتێکی زۆر ئیمکانەتی هەیە بەڵام وەکو ئام جاران وەها بوو لە 20 مسقال بۆ 40 مسقال بوو. ئێستا ڕێژەکە دابەزیوە ئێستا ینی 40 مسقالی زۆر دەگمەن ئەبینی هەمووی لە 10 مسقال بۆ 15 بۆ 20 مسقال زیاتر نییە. کەرستەکانی ناوماڵ هەر لە ئامێرە کارەبایەکانەوە هەتاکو فەرش و جۆرەکانی ڕوبەڕووی هەمان قەیران بوونەتەوە فرۆشیارانی فەرشیش باز لەوە دەکەن کە قەیرانی دارایی کاریگەریەکی بێئەندازی خستووەتە سەر بازرگانیەکەی ئەوان. وڵی جارانە هات کابرا دوسێ پارچەیە کڕی یا ماڵەکەی کاملە کرد ئێستا پارچەیە کڕێڵی نوێی پارەکەی و نیوەکەیشی بە قەرز بێ ئەکسەریاتی خەڵ پەنا بۆ قیسن و قەرز ئەبا لەبەرەوەی ئیمکانەتی نییە. فرۆشیاران باسییان لەوەش کرد نەک تەنها بازار بەرەولاوازبوونەوە چووە و خەڵک کەمتر ڕووی تێدەکەن بەڵکو ئەوانەشی ڕووی تێدەکەن و شمەک دەکڕن ویستیان لەسەر هەرە هەرزانترین شمەکەکانە و هەندێک جار ئەوەش بە قیس و قەرز وەردەگرن. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی.